سڵاو ئەم کاتتان باش لە سیوێکی تەمۆزی ساڵی 1970 گاردی کۆماری عێراقی پرۆسێکی شاڵاوێکی ئەنفالی دەست پێ کرد لە گوندەکانی یاخود لە ناوچەکانی قوشتەپا بە حرکات دیانە و هەریر ئەنفالی دەست پێ کرد و دوای ئەوەی کە ئەو پرۆسی دەست پێ ئەو پرۆسی ئەنفالی دەست پێ کرد لەو ناوچانی کە ئاماژەم پێ کرد بووە ئەو هۆی ئەوەی کە بە هەزاران و بە سەدان بارزانی و خەڵکی دیکە ئەنفال بکرێن. دوایەوەی لە ساڵی 2003 عێراق لە ژێردەستی حزب عزدەر هێنرا پرۆسەی گەڕان و دۆزینەوەی ئەو کەسانی ئەنفال کراون دەستی پێکرد. ئەوە بوو لە ئەو کاتە لە ساڵی 2003 تواندرا 596 ڕووفاتی بارزانیەکان لە بیابانەکانی عێراق بدۆزنەوە و بە دوو قۆناغی جیاواز بگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان. ئەمەی ئێستا ئەمە سێم قۆناغی ڕووفاتی بارزانیەکانە کە لە بیابانەکانی باشوور ناوەڕاستی عێراق دۆڕژراونەتەوە. ئەمڕۆژ جارێکی دیکە بلاڕێم سمێکدا ڕووفاتی 100 بارزانی دیکە گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان وانە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە. بڕیارە کاتژمێر 5 لە ڕێوڕسمێکدا کە بەرپرسانەی باڵای حکومی و حەزبی و دیبلۆماتکاران و قونسڵەکانی بیانی لە شاری هەولێر بەشدار بن و پێشوازیان لێ بکرێت. ئەوەی تا ئێستا زانراوە هەرێکە لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بەرپرسە باڵاکان هەن و حەزبە سیاسیەکانی تێدا بەشدارن. لەگەڵەوەشدا هەندێک ینی چاوەڕێ ئەوە دەکرێت وا بڕیارە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لێرە ئامادە بێت پێشبینی ئەوش دەکرێت ڕەنگە وتاریشێ بدەمێ ئاماژەوە بکەم لە کاتی ئەو پرۆسەی ئەنفالەی کە حکوومەتی حزبی عەز دەستی پێ کرد لە ساڵی با بڵێن 1970 ئەدا پرۆسەکە بەردەوامی هەبوو لە چەندی ناوچەی سیاسی هەرێمی کوردستان هەیان بووە و لەگەڵ ئەوەشدا جگە لە پرۆسی ئەنفال زیاتر لە 4500 گوندیش لە هەرێمی کوردستان لەلایەن حزب عەسەوە خاپوور کران و ڕوخێنران.